جارێکتر سڵاوتان لەبێت بەرداوامین لە سەر پرسیارەکەمان ئایا جیاوازی نەوەی نوێ و نەوەی کۆن لە چیا ئەبینیت لەگەڵمان نابن جیلی کۆن تۆزێک بەلایەنەوە ناخۆشەکە گەنجێگە بینن جوان خۆی گۆڕی و یعنی پێیان ناخۆشە و جلوبەرگەی کە ئێستا ئەمان لەبەری ئەکەن تۆزێ بەلای ئەوانەوە چۆنەڵێ ئەو کاتەوە نەبووە بەلایەوە جوان نییە ئەوەی وایە بەڵام چی بکەن لەلای ئەو کاتی ئەوان وا بوو ئەم کاتی ئێستاش وایە حەقی خۆیانە تەمانەوە من بیرم نایە بڵێن دایکمە گەڕێتەوە ئەڵێ کاتی خۆی کە من هەتا باوکم لەو شوێنەیە بوایە بۆمان نەبووە ینی بجوڵین یا قاج ڕاکێشین یا پێکەنین بەدەنگی بەرز پێ بکەنین بەڵام هی ئێستا ینی ئەتیادیە لە بەروی باوکی تەمەنێکی گەنجی هەبووە کە ژنی هێناو و ئەم جیلش تەتەوری کردو زیاد لە حەد تەوێ نەتەوێ عنی بمانوێ نەمانوێ ئەو سرعە هەر هەیە بەردەوامیش هەر بۆمان ماوەتەوە ئەمە ئەگەر دوو نەڕێ من خۆم دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم یعنی تەماشا بکەین ئەگەر زۆر بڵێم پەیمانگا جاری جاران زۆر بە مستەواتر بووە زۆر بە تااقەتر بووە زۆر کۆمەڵێک گەنجان کە عاشقانی کتێب و خوێندنەوە و نووسین و تەنانەت ئێمە خۆمان نەشیمونەوانە سێ برادەر بووین ئضافەتەن لەگەڵ دەرس خوێنی ناو پەیمانگای هونەرە جوانەکان ئەچوین لە دەرەوە ئیشی هونەریمانە کرد یعنی ئەوە نەمان تاقە هەبوو بەڵام هەستەکەم ئێستا ئەگەر بۆکو من وەکو کەسە باسی پەیمانگا بکەم یعنی ڕێزمێ بۆ هەموو قوتابیان و مامۆستایانیش سەرێک وەکو جاران ئەو ئاستە نییە ئەو هەڵپەیە نییە بۆ هونەر ئەو تاقە سەرفکردن تەنانەت کۆمەڵی گەنجی بەتوانای پێگەشت و ئێستا پەیابوون خۆیان ئەدۆزنەوە من پێم وایە ئەمە ئیفرازات و دەرهاویشتەی دیموکراتیەتە سیستەمی دیموکراتیەت وا ئەخوازێ تۆ لە کەش و هەوایەکی دیموکراتیە ئەژیت بەڵام من کە ڕوم ناهات لەگەڵ باوکما قسە بکەم ڕوم ناهات لە بەردەمیا دابنشم ڕوم ناهات قسە لە پێڕابکێشم ئەوە سیستەمێکی دەرەبەگایەتی دیکتاتۆریانە بووە بۆیە نەمتوانیوە ئەجینا تۆ ئازادی ئەمەی تۆ ئەیکەی ئێستاکە دەرهاوێشتەی سیستەمە دیموکراتێتەکەیە ئەوە بەنسبەت ئێمەی کوردی بندستەوە ئەو دیموکراتێتە بۆ خۆی وەرچەرخانێکی گەورە و باشە کە یعنی مؤشرە نیشانەی گۆڕانی ئیجابیە هەستەکەیت گیری ئێستا لانی نەتەوایەتی بەهێزە لایەنی نەتەوایەتی وەختێ خاکێک کە خەڵکی بەخێو کرد خۆشەویستیشە بێ کە خەڵکی بەخێو نەکرد خۆشەویست نابێ ئەمە وەستاوەتە سەر سیستەمە سیاسەکەی کە تۆ هەتە ئەم سیستەمە سیاسیە چەند دەرفەتی کار بۆ تۆ ئەڕەخسێنێ چەند بژێوی بۆ تۆ دابینەکە تۆ لەو ڕێگایەوە پەیوەستە بی بە خاکەوە خاک تەنها عاتیفە نییە خاک بەڵکو عەقڵە خاک اقتصادە خاک قووەتە هەموو ئەمانە ئەبێ کۆ بێتەوە ئەمزات و ئەبێ بە نیشتمان پەروەرێکی گەورە عنی من پێم وانەیە گەنجی ئێمە ئێستا نانیشتیمان پەروەر بێ دیارە خەبات یان ئینتیما جیاوازی هەیە لە سەردەمانێکە کە خەبات کراوە بەرامبەر بە دیکتاتۆرێک کراوە بەڵام ئێستا خەباتەکە جیاوازە ئێمە بینین لە شێوەی خۆپیشاندانە یا لە شێوەی خەباتی مەدەنیا بەڕاستی گەنجان ڕێبەری ئەم خەباتە بوون حتا لە بەهاری عەرەبیە ئەمە گەنجان بوون کە ئەم گۆڕانکاریانیان کرد بەسەر دیکتاتۆریا لەبەرەوە ناتوانین بڵین ئینتیمایان نییە ئەوان داواکاریەکانیان لەوانەیە جیاوازتر بێت داواکاری ئەوان لە ناو شارە کە خەبات دەکەن خەباتی مەدەنیانەکەن بۆ گۆڕانکاریە بۆ ئەوەیە کە سیستەمێکی سیاسی دیموکرات و دادوەری بێتەکایەوە گەنج وەزیفەی ئەوەیە کە گەنج بێت گەنج وەزیفەی ئەوەیە کەوە گەنج بژی گەنجیش وەزیفەی ئەوەیە ڕۆشنبیر بێ ڕۆشنبیریش وەزیفەی ئەوەیە ئەو تەبقە تازە پێگەشتووە ئەو گوڵە جوانانە بن ئەو ڕۆحە تازانە بن ئەگەر ڕۆحی تازە خونچەی تازە نەشونمای تازە دەموچایی تازە لە ڕوخساری تۆیان نیەتەنە ئەم کۆمەلگایەوە تۆ کۆمەلگاکە وەرەێتەوە هەموو مناڵک حەزەکە بێ بە گەنج هەموو گەنجێک حەزەکە بێ بە پیاو هەموو پیرێک حەزەکە گەنج بێ هەموو مناڵێکش حەزەکە گەنج بێواتە تەرەفی ئەم سەر و تەرەفی ئەو سەر هەمی بۆ گەنجیە ئەگە گەنجەکان ئێمە ڕۆشنبیر نەبن گەنجەکان ئێمە لە ئاستێکی وا وشیاری گەورەیە نەژین ڕۆژێک نێت گەنجەکان ئێمە ئەم وڵاتەوالێکن کۆترەکانی سەر مزگەوتی گەورە بێن لەسەر عەرزەکە دان بخۆن بە ئازادی مانای ئەوێ گەنجێشتا نەگەشتە و پلەوەیکە و خۆی وشیارکە طبعا فەیلسوفێک قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ دەسەڵات بەرپرسە لە ئەخلاقی هەر تاکێکی کۆمەلگاکەی ئێمە ئەتوانین بڵێن دەسەڵات هەر دەسەڵاتێک بێ با ئێمە چاقبەستی نەکەینەوە لە نێوان ئەم دوو حیزب ئێستاە
بەڵام دەسەڵات هەر دەسەڵاتێک بێت من پێم وایە بەربەسە لە ئەخلاقی تاکێ کەسێک طبعا نەتەوە بوون و ئینتیمایی بوونیش بەشێکە لە ئەخلاق یعنی ئەگەر ئێمە بە قوڵێکی زۆرەوە لێ بڕوانین بەشێکە لە ئەخلاق ئەگەر بە ئەخلاقێکی بەرزەوە ئێمە ئینتیمابوون بخەینە ناو ناخی خۆمانەوە بە دڵنیاییەوە ئینتیمابوون ئەخلاقێکی زۆر بەرزە لەبەرەوەی خۆشەویستی بۆ وڵات و خۆشەویستی بۆ نیشتیمان وا هەستەگەم هیچ شتێک نییە لەوە پیرۆستتر بێ باشە ینی کەواتە هۆکەی ئەوەیە کە دەسەڵاتە کە ڕێگرە لە گەنجی ئێستا کە نایڵێت ئینتیمای نەتەوایەتی بۆ دروست بێت یاخود گەنج خۆی ئەو ئینتیمای نەماوە گەنج طبعا گەنج هەر گەنجێک کە بەرەو ئاراسی تەمەەن ئەڕوا لە قۆناغی هەرزەکاریەوە پێویستە ئەم گەنجە ئاراسە بکرێت یعنی ئەمە ئەگەڕێتەوە بۆچی بۆ قۆناغی پەروەردەی ئەم گەنجە ئێمە ئەگەسیری وڵاتەکانی دەوروپشتمانکەین هەر لە مناڵیەوە ڕایانێنن لەسەر خۆشەویستی نەتەوەی و خۆشەویستی نیشتیمان بەڵام سیرێکەی ئێمە گەنجەکانمە هەر لە مناڵی و گەورە بن هیچ شتێک بە ناوی ئینتیمای نیشتیمانیەوە نابیسن تاکید بڵم کۆنەکە باشترە یعنی ئەگەر بێت و ئەو ڕێزە بمێنێتەوە باشترە یعنی من لە ئاستی باوکما کە شێرم بکەم زۆر شتێکی باشترەوە تا چەندێک هەستەکەی هاوڕەکانت باشە ئەم هاوڕیانە ناتکە ئێستا لەگەڵ توان با بڵین بە کۆی گشتی ئەو گەنجانی کە ئێستا تۆ لە ژیان تا ئەیبینی تا چەندێک هەستێکی ئیلتیزامی نەتەوایەتیان هەیە کەمە لە چاوجارانە کەمە نازانم ئەتوان بڵێم تەکنەلۆژیا وای کردووە یعنی خەڵکەکە بە عام هەمووی لەناو خۆیان سارد و سەر بۆتەوە خەڵکە ڕەحمەکە نەماوە لەبەر ئەوەی زۆر شتی بە قرس نەکردووەکو ئەوسا ئێستا هەموو شتێک هەیە بڵاوی ئەکاتەوە ئەو کاتی خۆی ئەو شتانە نەبووە ئێستا بۆ نمونە سەتەلایت هەیە فەیسبوک ئەوە زۆر دەوری هەیە کاریگەری زۆر هەیە بۆ گەنجان لەبەرەوە یعنی بەلایەوە ئاساییە نەک بەخراپ بەلایەوە ئاساییە قاچ ڕائەکێشێ پێ ئەکەنێ بە دەنگی بەرز کاممان باشترەکە کام جیلە باشتر بووە واللهی هەردووکی باش یعنی ئەو کاتە بۆ بەعزە شتێک هەستەکەم باش بووە بۆ کاتە باش بووە ئەو کاتە بەڵام بۆ ئێستا یعنی ئەمە باشترێکە بۆچی ئەمە باش لەبەرۆی سیستم لە گۆڕانایە تەکنەلۆجیا پێشکەوتووە کەواتە ئەمە باشترێکە جاران مەسەلەن پەیوەندی هۆکارەکانی پەیوەندی وەکو ئێستا نەبووە ئێستا مۆبایل ئەنتەرنێت ئەمانە هەن پەیوەندیەکانی ئاسانتر کردووە تۆ لێرەوە ئەتوانی لەگەڵ دەرەوەی وڵات پەیوەندی بکەیت جیهان بووە بە شاشەیەکی زۆر بچووک لە بەردەستە ئەتوانی پەیوەندیەکان ئاسانتر بکەیت بەڵام جاران کەسەکان خۆیان سەردانی یەکتریانە کرد و خۆیان یعنی ڕاستە و خۆ ڕوبەڕوو ئەو پەیوەندیانیانە کرد لەوانەیە جیاوازیەکە ئەوە بێ من وایە بینم کە ئێستا خەڵک کۆمەڵێک پەیوەندی زیاتریشی هەیە لە جاران هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە خوێندنەوە لەو ناوەندانی کە تێچێ پەیوەندیەکانی زۆر زیاتر و پەرش و بڵاوترن بەڵام جاران لەوانەیە لە بینی کۆمەڵێک خزمیان کۆمەڵێک هاوڕێیا بووبێ لە بەرەو توانای هەبوو سەردانی هەمویان بکە بۆیە پێم وایە ئەو گەنجانی کە لێرە پەروەردە کراون ئەتوانین بە ئاراسێکی زۆر باشیانە بڕین بەڵام بەداخەوە هەستەگەم دەسەڵاتی ئێمە ئەوێ وای لێکە ئەو ڕازگۆیمان لێ بچێنێتەوە یعنی زۆر حیفە بەڕاستی دەسەڵاتی ئێمە لە بری ئەوەی پەرەمان پێ با بۆی ڕازگۆیمان فراوانترکە هەوڵەیە ڕازگۆیەکانمان لێسەنێتەوە گەنج خەریکی چی ئێستا وڵای گەنج لەگەڵ ڕێزمە ئەندەی خەریکی ڕواڵەت بازی و بینینسازی خۆیەتی نیو هێندە خەریکی عەقڵ و هۆش و ناخی خۆی نییە هەر کاتێک گەنج توانی سنتەری خۆی بکاتە ناخ و دەروون و عەقڵی خۆی بە دڵنیاییەوە دەسەڵاتێکیش ناتوانێت لە خشتەی بەرێ بەڵام هەر کاتێک گەنجەکانی لەگەڵ ڕێزماکەم قسەیەکەم طبعا گەنجە بێت جوان بێ ئەبێت جیاواز بێ بەڵام جوانبوون و گەنجبوون و با بڵێن بەمانە سەردەمەکەی ستایل بوون و سەر و قژ و ئەمانە هەموو شتێ نییە با گەنجەکانمان هۆشیار بنەوە بەڕاستی من پێم وایە نیو هێندەی کە هۆشەیە جوانیەکانی دەرەوەت نیو هێندەش هۆش بن جوانەکانی ناوەوەت بەڕاستی ئەو کاتە دەرەکەوێ کە کۆمەلگاکەمان چەند جوانە بێت ژیان وایە یعنی ئەمە لە ئەزەلەوە هاتووە تەمەنەکان لەگەڵ یەک ناگونجێن من و کچەکەم لەوانەیە دید و تێڕوانینمان جیاواز بێ لەوانەیە شێوازی بیرکردنەوەمان جیاواز بێ خەڵکی کەش هەموو ئەو تەمەنانە بەو شێوەیە هەر تەمەنە و سەردەمی خۆیەتی لەبەر ئەوە من ئەڵێم ئەمانە ئەوەی کە ململانی یەگەکەن جیلەکان بگۆڕێ لە ململانیەوە بۆ تەواوکردنی یەکتری دنیا گۆڕانکاری بەتە هاتووە ئەو زمانەی کە ئەوان تیاژیانی ئەو زمانی کە ئیسا ئێمە تیاژین فەرقی لەگەڵ مناڵەکانمان تیاژیاون ئێستا گەنجی ئەستا بە شوێ مەسلحەت تاگە ڕۆژێک نێت گەنجەکانی ئێمە ئەم وڵاتەوالێکن کۆترەکانی سەر مزگەوتی گەورە بێن لەسەر عەرزەکە دان بخۆن بە ئازادی مانای ئەوێ گەنجشتا نەگەشتە و پلەوەیکە و خۆی وشارکە بۆ نمونە هەر گەنجێ بڵێ وەرە ئاڵای کوردستان ڕەنگەکان کامیان لەسەر و کامیان لە خوارە ئەو پرسیارە ئاراستەیەکە بزانە کامیان
ئەزانە سەوزەکە لە شوایە سوورەکە لە شوایە بۆ نمونە سیرەکەی کۆمەڵی عادەت و ئوسوڵات هەبووە لە کۆنا لە ئێستا لەگەڵ ئێستا زۆر جیاوازەیە هەر لە بەسیترینەوە تۆ جاران مەجلیسێکی کۆن هەبووە کە دائنیش کەسەکە لە ئاستی باوکی ڕووی نەهات بۆ منە قاز ڕابکێشێت بەڵام ئێستا سێرەکەی ئەوە نەماوە من پێم وانەیە گەنجی ئێمە ئێستا نانیشتیمان پەروەردە بە پێچوانەوە بە جۆرەی سیستەمی سەردەمی خۆی نیشتیمان پەروەرە تا بەرنامەیەکی تر بەیەکتر شادی بینەوە خواتان لەگەڵ کاتێکی شات